یا پراخ چکاڵێن بەس بەتاتەش لێنێ من ناوانیە خەبەریان نەمەوەێ ناوانیە ئەگەر میسی هاتە کوردستانی لە ماڵی ئێوە داوت بوو چی بۆ دەلێنێ لێنێ کە ڕۆیشتەوە لێوێ باسی بکە بەس بەتاتەی تیانە بێ شتێکی کوردی بۆ لێنێ وەکو یا پراخ چکاڵێن بەس بەتاتەش لێنێ من ناوانیە خەبەریان نەمەوەێ ناوانیە ئەوە نەبخوا خواردنی باش دەزانم بەس سەر و پێ نازانم لەگەڵ کوبە ڕەحمەغەری بەڵێ ڕووبار خواردنی زۆر خۆش لێنێ وایە وەڵا وایە یایمە نەکوبەکانەمەی لێ قیاسەدار ناچێت هەر یەکەی تازانی کفتەی سابونکەران نازانم بەس کفتەی ڕۆژهەڵاتی ێزانم یاسایەک هەیە لە تۆپی پێ وترێ ئۆفسایت ئەم شتە چییە؟ نازان باش ئەو کاتی لە ناو یاریگای یاریزانەکان دەست بە دەمیانەوە دەگرن باسی چیەکەن؟ ئاوەساکەن باسی پلانەکانیان ڕەنگە بکەن نازانم یا زەمی یەکتر بکەن کەی مەجای زەمیان چرچە